دانایی خودایی کێ لە نێوتاندا دانا و تێگەیشتووە با بە ڕەوشتی باشی نیشانی بدات هەروەها بەو کارانەی کە با بێفیزیەوە ئەنجامی دەدات و لە داناییەوە سەرچاوە دەگرێت بەڵام ئەگەر چاوپیسی تاڵ و خۆپەرستیتان لەڕڵدا بوو شانازی مەکەن یان نکۆڵی لە ڕاستی مەکەن ئەم داناییە لە ئاسمانەوە دانەبەزیوە بەڵکو دنیایی و مرۆڤانە و شەیتانیە چونکە چاوپیسی و خۆپەرستی لەکوێ بێت گێرە شێوێنی و هەموو کارێکی خراپ لەوەیە بەڵام ئەو داناییەی لە ئاسمانەوەیە لە پێش هەموو شتێک پاکە دواتر ئاشتی خوازە خۆنەویستە گوێڕایەڵە پڕ لە بەزەییە و بەرووبوومی چاکە لایەنگر و دووڕوونیە ئاشتی سازان تۆوی ئاشتی دەچێنن و بەرهەمەکەی ڕاست و درستی دەبێت ئەمین